بەڵێ سلااو لە ئێوە لە بینەرانیان نارتی بێت دیارە کاریگەری ئەو شەپۆلە بەفر و بارانەی کە ماوەی هەفتەیەکە ڕووی لە شاری سلێم لە هەرێمی کوردستان کردووە کاریگەریەکەی بە دیاریکراوی لە کاتژمێر 8 شەوی ڕابردووە لە سەر پارێزگای سلێمانی دەرکەوتووە دیارە بە بەفربارین دەستی پێکردووە تا ئێستاش پروشەیەکی بەفر هەیە لە ئێستاە دیارە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە ڕێژەی ئاوی ژێرزەوی و ئەو ئامارانەی کە ئاماری بارانبارین لە ماوەی ساڵی ڕابردوو بەراورد بە ئەم ساڵ بەڕێز عەباس عەلیم لەگەڵایە کاک عەباس سڵاوت دەبێ و بەیانیت باش بێت ئەگەر پێمان بڵێ ئامارەکانی بارانبارین و بەراورد بە ساڵی ڕابردوو لەم ساڵدا ڕێژەی بارانبارین چەند بۆ لە شاری سلێمانی لە پارێزگای سلێمانی خێربێن یاخوا سەرچاو ئامارەکان ئەوەی کە جەنابتان پێویستان پێێتیم بە شێوازێکی گشتی بۆتان هەستێکەم ئێمە تا 18 مانگ ئاماری بارانبارین ماوەرگرتووە بەڵام ئەم دوو ڕۆژە ئەم کاریگەریە کە هەیە تا تەواو نەبێتن ئامارەکە وەرناگرین بۆی بزانین تا چەندێک بووتەوە بەنسبەتی شاری سلێمانیەوە تا 18 مانگ ئەم ساڵ 236 ملیۆن باریەوە بە تێکڕا ینی شەرنێ دوکان و بەتەکانی کەشەم بێکەوە 236 بە تێکڕا باریوە بە چاو پارەوە بە 18 یەک 59.7 کەمترە 59 کەمترە بەنسبەتی شاری هەڵەبجەشەوە بە تێکرا 135.3 باریوە بە چاو پارەوە 85.3 کەمترە بەنسبەتی ڕانیەشەوە 187.6 لە 108 ملیۆن کەمترە لەم حاڵەتانە کە کەمترە ئێمە ترسێکمان هەبوو هەتاوەندی ئەم مۆجە بارانبارینە هاتوو بۆیکەوە ئاوی ژێرزەوی لە مەترسیا بێت و یا وشکە ساڵی دروست دەبێتەوە بەڵام ئەلحەمدوللا خۆشبەختانە ئێستا ئەگەر بەم معادلە بڕە ئێمە مانگی یەکمان هێشتا ماوە مانگی دوومان ماوە مانگی سێمان ماوە هەندێک جار مانگی چواریش بارانە بارێتن یعنی کەواتە کێشەی وشکە ساڵێکە احتیمالە تێپەڕێنیکەوە لە وشکە ساڵی با بڵێن جوگرافیەکەیە نەک وشکە ساڵی هایدرۆ وشکە ساڵی چوار نەوعی هەیە کاریگەری بارانبارین ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ئاوی ژێرزەوی لێستا ڕێژەی ئاوی ژێرزەوی چۆنە لە چه ئاستێکدا بارانبارین خۆی فاکتەرێکی سەرەکیە بۆ پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی ئێمە معادلەیەکمان هەیە پێڵێن پاراوکردنەوە لەگەڵ دەرهێنانەوە چەند دەرهێنانەوە زیاد بکرێتەوە ئەوەندە ئاوی ژێرزەوی دابەزێت چەند پاراو بکرێتەوە ئاوی ژێرزەوی ئاستەکەی بەرزەبێتەوە بەنسبەتی منتەقەی سلێمانی تا ئێستا بە چاو ساڵی 2018ەوە بۆ ساڵی 2020 1 مەتر و نیو لە پۆین دووە بۆ مەتر و نیوێک بە تێکڕا هەندێک شوێن هەیە زیاتر دابەزیوە هەندێک کەمترێ بەڵام تێکڕا لە پۆین 2 بۆ 1.5 منتەقەی جوگرافیای شاری سلێمانی کەمی کردو بڵێ کاریگەری کەمبوونەکە تەنها ئاوی بارانبارینە باران و بەفریا خۆت کاریگەری تریشم بۆی کۆ من لە وەری سنوورەکەی من لە سێ پارێزگایە ئیدارەی ڕاپەڕین و هەڵەبجەیە و ئیدارەی سلێمانیە لە هەڵەبجەیە لە 1 مەترەوە بۆ 11 مەتر بە تێکڕا لە هەموو شوێنەکان فەرقەکە شوێن هەیە مەتری دابەزی و شوێن هەیە 11 مەتر دابەزی و لە منتەقەی ڕانیەش نزیکەی لە 1 مەترە بۆ 5.5 شوێنەکان بە گۆڕانکەیەوە باسی ئیداری منتەقەکەم منتەقەی بەرزنجەی 10 مەتر دابەزی و یعنی ئەم ئامارە ئەوەت بۆ دەرەخاتەوە کە ئەم دابەزینە هەیە ئەم دابەزینە لە چاو ساڵانی پێشوو هۆکارەکەی باران و بەفریا خود هۆکاری دیکەی لە پشتە هۆکاری ڕئیسی ئەوەیە کە باران نسبەتەکەی کەم بۆتەوە دووش بەڕاستی زیادەڕەویەکی زۆر هەیە لەسەر ئاوی ژێرزەوی لەو ڕێژەیەکەوە تێدایە ئەو زیادەڕەویە بریتە لە چی زیادەڕەویەکە بیتە لە ئەم هەڵکەندنی بیری نایاسایی بەڕاستی بوو ئەو ئەمێرانە حاڵتێکی دیاردەیەکی زۆر نامۆ دروست بوو ئێمە وەکو خۆمان بەڕێوەبەتی ئاوی ژێرزەوی چەندەها جار هەوڵمانداوە لە هەموو شێوەیەکان ڕێگە لەو مۆزوعە بگرین بەڵام ئەو خەڵکانی کە ئەم ئیشە ئەکەن بەڕاستی ئیجرعاتیان بەرامبەر کراوە بە هەموو شێوەیەکەوە بەڵام ئامارێک هەیە بزانین کە چەند بیری نایاسایی لە پارێزگای سلێمانی هەیە لە بەرەوەی نایاسایی ئامارەکە بە دەقیقی نییە بەڵام لە ساڵی 2007 بۆ 2008 ئامارێک درراوە کە لە سنووری هەرسێ پارێزگاکەەوە نزیکە 17,000 هەیە بەڵام لەو 17,000 لە 5ەوە بۆ 6 لە بەرەوەی کاو عمقەکانیان قوڵیەکانیان کەمە وشکی کردووە بچووە بۆ دابەزینەی کە هەیە بەڵام ئێستا لە حدودی بینی لە 11 بۆ 12 بۆ 13,000 بیری نایاسایی هەیە باز بۆ عەباس عەلی بەڕێوەبەری ئاوی ژێرزەوی سلێمانی دیارە بۆ ئەمڕۆ کەشوهەوا ئاسمان پەڵەهەور و تا ڕادەیەک ساماڵ دەبێت و دواتر دەگۆڕێت بۆ شەختە و بەرزترین پلەی گەرما 12 پلە و نزمترینیش 1 پلەی سیلیزی دەبێت بەڵێ تەفگەر دەگەڕێمەوە لای